لەم گوزارە ناوساجی ئامادە دەکرێت. لێرەش کە شەقامی گشتی هەمووان دەوری شەربەتی میوەژیان داوە. ناو بازار یاڵبجێ و هەمووان بە جۆرەها بابەتی جیاواز سفرەی بەروانیان دەڕازێننەوە. لەخوا بە زیابێ خەڵک زۆرەی بابەکارێنێ وەکەوەی کە چۆنڵێکە ئەیبینێ گەرم دروستەکرێ ڕاستەخوا حەزی لێگا لەگەڵ نانی ئێوارەیان بۆ پارشی و خەڵکی با بە ماسەوەی خوا بازارەکەی باشە لەخوا بە زیابێ. بەگشتی هەموو خێزانێک سفرەی خوانی بەربانگی خورما و شیرینی میوانی بەردەوامێتی و وەک سونەتێکیش ڕۆژوو بە خورما دەشکێنرێت کە لە نێو قورآنی پیرۆزدا 21 جار باسی کراوە و زانایان دەڵێن لە خێزانی میوەکانە. لە مانگی ڕەمەزانی پیرۆزیشدا خورما زیاتر لە شیرینەکانی دیکە دەخورێت و لە ڕووی تەندروستیەوە خاوەنی بایەکی خۆراکی بەرزە و بۆ زۆر نەخۆشی سوودی لێوەردەگیرێت. خورما وەکو سونەتێ بەکارێنێ سونەتێکی هەموو کاتێکە نەکات لە بڵێن ڕەمەزانە ئەوانش کە ڕۆژوو سونەتەگرن ها بە خورما بەربانەکەنەوە مەر لە شوێنەکە هیچی دەست نەکەوێت یا بە ئاو یا بەشێک ئەمانە وەکو بابەتی حەزلێکردن پێویستی وەکو بڵێ مناڵ داخوازی مناڵ و نەفسەتی ئەو کەسێک کە داوایە کە بڵێن حەزی بەو شتە هەیە لاەن بە خورما حەز نەکە حەز بە شیرینیشی کە بکات ئەو شینی کە هەیەی لە بازارە بەرچاوێکەوە بیکڕێ بە جوانترینیشەوە پێشوازی لەکەن چونکە مانگێکی پڕنورە مانگی قورئانە مانگی تۆبەیە مانگی خەیر و حەسەناتە مانگی هەژارانە و بۆ بەربانگیش خۆتەزانی تر عادەتەن سونەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم خورماکە ئاویتر شیرینی جە شتێ خوا دایبێتی لە پێشوازیابی. گرنگیدانی مسلمانان بە بەربانگ گرنگیی تایبەتی خۆی هەیە و لە ناو ئەو با بڵین خواردنانەی کە ئەخورێ لە ڕەمەزانە و لە بەربانگە بە گوێرەی سونەتی ژۆ بە گوێرەی عورفی خەڵکی لای خۆشمان کە الحەمدوللا ئەو عورفە جوانە لە سونەتەوە وەرگیرا و زۆر بەزۆری گرنگیدانە بە خورما کە میوەیەکی تایبەتەوە لە عێراقا دەوڵەمەندە لە ڕاستی عێراق بە میوەی خورما. گرنگە مسلمان بزانێت کە ئەم شاعیرە جوانە کە ئەم ڕۆژوە ئەم عیبادەتە تاوکو کۆتایی ئەیگری خی گەورە لە ڕێی پێغەمبەرەکەی دیاری کردووەکەوە بە شیرینی بێ کۆتایی پێبێنی ئەو شیرینژە بێ شیرینێکی تەبیعی سروشتی بێ کە ئەمە زۆر گرنگە ئینسانی مسلمان ڕازاندنەوەیەک و جۆرێک لە ئەتەکێتێکی تایبەت بە بەربانگ. مانگی ڕەمەزان گشت سات و گۆشەکانی ڕەحمەتە ڕۆژەوانیش بۆ زیاتر گرنگیدان و پێدانی تایبەتمەندی بەم مانگە پیرۆزە سفرەی بەربانگی دەڕازێنێتەوە و بەدانانی چەندین جۆر شیرینی و شەربات بەربانگ دەکەنەوە. سامان فەتاح کەناڵی ئاسمانی پەیام هەڵەبجە.